ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی لەبارەی پۆستی پارێزگاری کەرکووک و بەرکەوتەکانی کابینی حکوومەت بەردەوامە و یەکێتی جەخت لەوە دەکاتەوە کە دیاریکردنی شوێنی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە دەسەڵاتی پارتی و یەکێتیدا نییە. ئەمڕۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بەبێ ئەنجام و یەکلاکردنەوەی کاندیدی ئەو حیزبە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان و پارێزگای کەرکووک کۆتایی هات. سعدی ئەحمەد پیرە وتەبێژ یەکێتی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە کۆبوونەوەی هەژدەی ئەم مانگەی پەرلەمانی کوردستاندا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵدەبژێرێت و دواتر یاسای سەرۆکایەتی هەرێم کارا دەکرێتەوە و هەموار دەکرێت. با شێوەیەک سەرۆکی هەرێم لەناو پەرلەمانەوە هەڵدەبژێرێت و دواتر کاندیدی فراکسیۆنی زۆرینە بۆ پێکێنانی حکوومەتی نوێ ڕادەسپێرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا کە وەرەقە سیغەیەکی نهایی نییە، دەتوانم بڵێم لە 65 بۆ 70 لەسەر خاڵەکانێکین، باقیەکەی تری هەمووی مناقەشە نەکراوە. ئەو وەزیفەی بەڕێز کاک محمود محەممەد و من پێکەوە هەوڵدەین کە لە چەند سەعاتی داهاتوو تا بەیانی ئێوارەکە ئینشاڵڵا تەواوی بکەین. سەبارەت بە هەڵبژاردننی پارێزگای کەرکووکیش ڕایگەیان یەکێتی و پارتی لەسەر شوێنی کۆبوونەوەکە ڕێک نەکەوتون. ئەنجومەنەکە بڕیار دەدات لە کوێ کۆ ببنەوە، هەوڵ دەدرێت هەر ئەو ڕۆژە پارێزگاری کەرکووک هەڵبژێرێت کە لەسەر پشکی کورد و بۆ یەکێتی دەبێت. بەڵام تا ئێستا کاندیدی خۆیان یەکلایی نەکردوێتەوە. لەبارەی پۆستی سێ سەرۆکایەتەکە هێنێمیش سعدی پیرەوتی پۆستی سەرۆک وەزیران ئیستحقاقی لیستی زۆرینەیە. سەرۆکی پەرلەمان بۆ یەکێتی دەبێت، پۆستی سەرۆکی هەرێمیش لەناو پەرلەمان هەڵدەبژێرێت. پارتی کاندیدی خۆی هەیە و لایەنەکانیش دەتوانن کاندیدیان هەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لەناو حکوومەت و لە پەرلەمان ئەو وەرەقەیە ئەو شتانەی خوارەوەی تێدا ئەبێ. یەکەم مەسەلەی وتمان دارایی و ئابووری و تیجاری لە هەرێمی کوردستان بە شێوەیەک بێ کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ و لە خزمەت بژێوی ژیانی خەڵکی کوردستان بێ. و لە هەمان کاتیشدا قسە لەسەر ئەوە کرا کە بەتەنێ سەرچاوەکانی نەفت کافی نییە، بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کابینەی دێ پێویستە کارێکی وا بکە کە سێکتەرەکانی تر چالاک بکرێنەوە بۆی هەرێمی کوردستان ئالتەرنەتیڤی هەبی لە کاتی گۆڕانکاری لە نرخی ناو پەیوەندی دیبلۆماسیەکان و پەیوەندیە نێودەوڵەتیەکانە. بە ڕێی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پەیوەندیانە دەبی هاوسەنگ بن، ئەو پەیوەندیانە لە پێشوازی و لە بەڕێکردنی وەفدەکان سیمای شەراکەتێکی حەقیقی پێوە دیار بێ. لە بەشێکی قسەکانیدا سعدی پیرە ئاماژەی بەوەش کرد دەبێت لە کابینەی نوێمدا پرسی دەسەڵاتی دادوەری گۆڕانکاری تێدا ئەنجام بدرێت، چونکە ئەو دەسەڵاتە تاگلایەنانە حکوم دەدرێت و قۆرخ کراوە. بەپێی زانیاریە ڕۆژنامەوانەکان مەکتەبی سیاسی یەکێتی نەیتوانیوە کاندیدی حیزبەکەی بۆ سەرۆکایەتی پەرلەمان یەکلایی بکاتەوە سەرەڕایەوەی 9 ڕۆژ ماوە بۆ کۆبوونەوەی پەرلەمان. بەڵام ئەگەر هەیە کاندیدی ئەو پۆستە لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی یەکلایی بکرێتەوە کە تا ئێستا کاتەکەی دیاری نەکراوە. ئەو قسانەی وتەبێژ یەکێتی لە کاتێکدایە کە ڕۆژی چواری ئەم مانگە هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی کۆبوونەوە و ڕێکەوتن کە ڕۆژی هەژدەی ئەم مانگە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە هەولێر کۆبێتەوە بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و پارێزگاری کەرکووک.